کای سەرسڵاو لەوە لا بینەرانی کەناڵی ئاسپانی پەیام دیارە لا کاتژمێر دەی سەر لە بەیانیەوە دادگایی دۆسی سێوە قادر و منداڵەکانی کە لە ڕۆژی 16 کانون یەکەمی ساڵی 2010 لە ڕووداوێکی تەمومژاویدا سووتان و گیانیان دەستداد لە ئێستا دەستی پێکردووە یەکەم دانیشتنی ئەو دۆسەیە پشکنینێکی ورد هەیە واتە باری ئەمنی لە نێو دادگای سلێمانی چڵ کراوەتەوە بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی لە چالاکوانانی مەدەنی لە ڕاگەیەندکاران لە کەسوکاری سێوە قادر و هەروەها تۆمەتباریش لە نێو دەرگاکە ئامادەن و لە کاتژمێردەوە بڵین دادگایەکە دەستی پێکردووە. دادوەری دۆسیەکە ئاماژەی بۆ کرد کە دواکەوتنی دۆسیەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە دادگای لە تەمیز زۆری پێچووە وتی تەنها 8 ڕۆژە گەڕاوەتەوە بۆ دادگای سلێمانی و دوایەوەی کە گەڕاوەتەوە بۆ دادگاوان ڕاستەخۆ وادەیان دیاری کردەوە بۆ ئەنجامدانی دادگایەکە. من لە نێو دادگایەکە بووم لە سەرەتای دادگایەکەەوە ئامادە بووم ئێستاکە هاتمە دەرەوە بۆ لایڤەکە لەوێ لە سەرەتا وتەی باوکی وەرگیرا وەکو سکاڵاکە وەکو شایەت بۆ باوکی باسی ڕووداوەکەی کرد باسی نێوانی سێوە قادر و دیاری هاوسەری کرد کە بەوەی کە بینیان خراپەوە بەردەوام سێوە شکەنجە دراوە لەلایەن هاوسەرەکەیەوە چەندین جار سێوە تۆراوە و ویستێتی نەگەڕێتەوە ماڵەوە بەڵام ئەوان ڕێکەوتن و دوایکە بەڵێ نێوی داوەکە ئەم کاران دووبارە نابێتەوە تا ئەوەی کە خۆی باسی لەوە کرد کاتێک کە سێوە سوتاوە لە نەخۆشخانە بووە سێوە خۆی بە باوکی وتێتی کە من بەهۆی شۆرتەوە نەبوو ڕووداوەکەەوە هاوسەرەکەم دیار کە ئێستاکە تۆمەتبارەوە لێو دەرگایەکە ئامادەیە هاتووە ئاگری لە خۆمە لە سێ منداڵەکەم بەرداوە و دەرگاکەی لەسەر داخستوین ئەو باسی لەوەش کرد کە کۆی کێشەی نێوان ئەم دوو هاوسەرە کە ماوەی 6 ساڵ بەیەکەوە بوون و ئەم ساڵی کۆتایی ساڵی 2010 کێشەکانیان تەواو قوڵ بۆتەوە لەوە دەستی پێکردووە کە تۆمەتبار هاوسەری تۆمەتباری بڵێن سەردانی ماڵێکی دراوسیانی کردووە و خێزانەکەشی سێوە بڵێن گومانی هەبووە و چەند جارێک ئەو لاداوە بووی کەم پەیوەندە لە نێوان هاوسەری تۆمەتبار وە ئەو دراوسێ نەمێنێت بەڵام نەیانتوانیوە وەکو ئاگاداریشن لە ماوەی ڕابردوودا ئەو ئافرەتەکە بە تۆمەتباری دووەم ناسراوە و بێتاوانی دەرچووە ئازاد کرا. لە ئێستادا دادگایەکە بەردەوامە و وەکو ئاماژەم پێکرد وتەی باوکی وەکو شایەتی یەکەم وەرگیراوە باوکی لە قسەی کۆتاییە باسی لەوە کرد کە ئەو باس لەوە ئەکات و ئەڵێت هاوسەرەکەی سێوە و سێ منداڵەکەی سوتاندووە و داوای قەرەبوو ئەکات لە دادگا هەموو قەرەبوویەک و داوای سزادانی تۆمەتباریش دەکات. بەڵە زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین لە بەردەم دادگای سلێمانیەوە لەگەڵم بووی. سپاس بۆ زانیاریەکانت.